شکری عوسمان حەسەنە مالیدم 6 لەدایک بووم خەرچی گەڵ ناغازم زەواجم لە کانی هەنزیر کردووە لە 88 ئەنفال کرای ئێوارە خەبەرمان پێدرا گوایە کە گوندەکان چۆرکەن لەبەرەوەی ئەنفال دەکرێن شەوێ سەعات دەوری دەی شەوێ هەموو ڕۆشتی بە مەشینە ئەم گوندە تەواو شوێ کردەوە گوندەکەمانەوە ماڕەکەمان لێرە بوو تازە من فەرهادی کوڕم تەمەنی 1 مانگان 1 مانگ و خوادا بووی چلەم نەچبوو کە باوکی ئەنفال کرا لە کۆیە بوو مەگەر هاتینەوە ئێرە 10 ڕۆژ لە کۆیە لە کانەزیر بوو کە خەبەرمان بوو هاتەوە ئەنفال دەکرێ و گوندەکان دەبێت شۆرکەن بۆ شێژ ئێمە ئەو گوندانە خڕمێ 4 مەشینە بووین هەستان بەرەو کۆی ڕۆشتین ژنوندار هەموو لە سیارە هاوژران لە مەشینە هاوژران بەرەو کۆی ڕۆشتین پیاوەکەم هەتا 100 جادەکە لە گەرمان هات لەوێ ئەو دابڕا لێمان پیاوەکان لێرە بەجێمان ئێمە ژن و منداڵەکە ڕۆشتینە کۆیەکە گەشتینە بە حسابی مانگ 4 ساڵ ژنەشێن بێکەوە با بڵێن 4 ساڵ 2 منداڵم بووە کچەکەم 87 کوڕەکەم 88 کە باوکی گیرا و ئەنفال کرا کوڕەکەم تەمەنی 1 مانگ بوو نەبووە 40 ڕۆژ کچەکەشم تازە بەسەر پێیان کەوت بوو ئەگەر ڕۆشتین ژیانێکی زۆر ناخۆش بوو وەزڵێکی زۆر ناخۆش بوو بە ژیانێکی زۆر سەختا تێپەڕیتین من پیاوەکەم شیشی مەشینەکەی گرتە بوو دەستی گرتم هەتا سەر جادەکە لە سەر جادەکە کە ئێمە بەرەو شار ڕۆشتین ئەوش بەجێ مالێرانە کە بەجێ مالێرە ئێمە ڕۆشتین گەشتینە هەواوان لەوێنە گەشتینە ناو هینی جەماعەتی جاشەکانەوە خەڵکەکەیان ئەنفال دەکرد دایان دەگرت خەرچی لای گوندی نحی ئاشتی ئەو ناو خراپەوە ناوە تقریبا زۆر بوون ئەوانە ئەنفالکەرانێک لەوانە خوشکەکەم بوو پورم بوو ئەوانە هەموو جیران ڕۆشتین ئێمەش جاشەکان پێیان گوتین بگەڕێنەوە چێ شارەزای ڕێی شەوجێ ڕووبامردکانە لێ بڕۆنەوە ناو کۆیە هەتا نەگیرێن مەچینەکان بە سەریعی ڕۆشتن هەتا خەریب و مەچینەکان دوان لێکردن وەرگرن مام حاجی خدری خراپە بابی میرازم ساڵح ئەومان دەگەر بوو ئەو دلیلمان بوو کە لە ڕێی شەوجێ ڕووبامردکانەوە چینەوە ناو کۆیە لە ناو کۆیش خەڵکەکە پەردوو لێ حملەکە دەکرا هەر کاکە بوو بەلایەکە ڕۆشت ئەمن هەردوو منداڵەکەم پێ بوو نەمدەزانی سەر بە چۆنێ خانێک ئیشی تیا دەکرا هەیکەلێک بوو ئیشی تیا دەکرا کچێک بانجی کردم گوتی وەرە ژوورێ منداڵەکانی لێ وەرگرتم لێ مەمەشیری بۆ منداڵەکانم گرتەوە لەوێ هەتا تۆزە ئیسراحەتم کرد ئەنجا ئەو منی ناردەوە ماڵی بام کە چوو ماڵی بابم ڕۆژە ڕەش بوو لە کۆیە ئەو خەرکە دەگیرا ئەو خەرکەوە بوو بابم دەگریا بە خۆیدا کێشا گوتێ خوشکەکە گیرا جوابی تووشم بۆ هات وەڵا بابە ئەمە نەگیرا ئەمە هاتینەوە ئەوێنە لەوێش دیسانەکە 2 ڕۆژ ماینەوە بەس ئەوە جەماعەتی خراپە ئەو ناوچیان خوشکەکەم بوو پورم بوو پرزاکان و خوشکە زاکان هەمویان ژیران ئەوان 3 شەویان پێچوو لە فرقەی کەرکووک لە تۆبزاوی کەرکووک 3 شەومانەوە پاشی ئەوانە ئەوان بەربوون هاتنەوە پاشی ئەو ئەنجا حەملەکە لە کۆیەکرا بارەق دەگەڕا بەناو خەرکەکەیا بانجی دەکرد و خەرکەکە هەموو کۆبوونەوە لەوێ پیاوەکەم گیرا پیاوەکەم لە گوندیەوە ها لەگە جەماعەتێکەیە هاتە شار 2 ڕۆژ لەوێ بوو ئەمە گوتم مەڕۆ مقەڕەکان گوتی لەبە برایەکانی ڕۆژی پێشووتر 9 نەفەرمان ئەنفال کرا جیران و هێنا ئەوە 6 نەفەرمان لە خەلەکانەوە هاتن لە سەیتەرەی ئازادی ئەوان جیران سییانیان برای بوو ئەوان جیران چۆ لای مقەڕی مامەحیا لەوێ کە مامەحیا حاولیان بۆ بکە بەشکم ئەوان بەربن کەسی ئەو شەو لێ مایە بۆ شەوێ بۆ بەیانی حملە لە شاری کۆیەکرا عالەمەکەیان هەموو گرت پیاوەکەشم لێ دیستان بەگەر شاڕای ئەنفالەکە کەوتو ئەو ڕۆشت ئەو ڕۆژ ئەنجا لە دوای ئەو ژیانێکی زۆر ناخۆش بۆ ئێمە 2 شوبرام ئێستا برەم گیرا ئێستا 9 نەفەری ئێمە گیرا شەکەم ئەو 10 منداڵی پێەیە ئەو ژیرا ئەمە دەکا 10 نەفەری ئەم کانی هەنزیرە ئەو 10 نەفەرمان لێ ژیرا 5 کوڕی هەیە ژیرا عنی 11 منداڵی هەبوو یەکی بۆ دەرچوو پیاوەکە لەو 9 نەفەرە کە گیران 6یان بزرکران کە بزرکان پاشیەوە بتیان لە مەعمەڵقی ڕێی هەولێر ڕەمی کراون ئەنجا نازانم بەس پیاوەکەی من ڕۆی هەتا گەیشتە نەگورە هەتا گەیشتە تۆبزاوی کەرکووک خەبەرمان لێ هەبوو لەبەرەوەی مامم گیرا بوو مام ئێستا وفاتی کردووە هاتەوە گوتی پیاوەکەی تو لەگە کوڕەکەی من بەیەکەوە بوونە کوڕەکەم گوتۆتی تایرە گوتۆتی ما بابە خەمت نەبێ ئەمن ئەوە لەگەر کاک عەلی مێردی شکوری ئامۆزامەوە بەیەکەوەین لێرانین هەتا ئەوێ خەبەرمان هەبوو لێ بۆ لاوە نازانم پیاوەکەم ڕەمی کرا یعدام کرا چی بەسەر هات کۆتایی پێهات پیاوەکەم لەوە بۆلاوە ژیانی من زۆر ناخۆش و زۆر ئەمە شوێنی ماری ئێمەیە ئێمە ئەلێرە بووین ماریمە ئەلێرە بوو لە دوای کە گوندەکمان تێک چوو پاشی ئەنفال لە 96 خانمان لە بۆ کرایەوە
منظمەی خێرخواست هەڵخانی بۆ کردین ئەنجا هاتینەوە ئێرانە بەڵام لەو مەسافەی کە پیاوەکەم ئەنفال کرا فەرهادی کوڕم کە ئێستا محامیە تەمەنی 1 مانگان بوو یعنی زۆر بە نەبوونە دارایی بە ژیانێکی سەختەوە بە ئەوە کە ئەوانم بەخێو کرد و ئەوانە گەورە کرد ئەو کاتێ ئێمە هەموو ماڵمان سوتا نەماڵمان نە شوێنمان ما هەموو دەربەدەر بووین ماڵی بابم لە ماڵی بابم لە ئەوەی خۆی هاویشتین دەست خۆی هاویشتین و بەخێوی کردین ئەمن و خوشکەکەم 5 منداڵی هەبوو ئەمن 2 منداڵم هەبوو کچە خاڵێکشم لە دایک و باوکی دابرا خەڵکی گرت خەبەر بوو 14 ئەنفالی هەیە ئەوی باوکم بەخێوی کرد لەکن ئێمە بوو هەتا تقریبان 4 ساڵ کچەکە لێ بوو بەس ئێمەش ئەو منداڵان هەم لێ بوون ینی داکەم سەرپەرشتی دەکەن بام تەنیا نەجاڕێکی دەکرد بەس لە حکمی ئەوەی کە ئێمە هەموو لێ قەوما بووین هەر کۆچی بوو باب ئێمەی داڵدەدا نەیهێشت ئێمە سەرگەردان بین لەم لاولەولا بین لە ماڵەکەی خۆی هێشتن تا 7 مانگان لەسەر سفرەی بابم بووین پاشی 7 مانگەی ئەنجا بۆ خۆمان 1-2 ڕوو ڕۆژمان پێکەوە نادانیشتین فەرهادی کوڕم کە تەمەنی بووە ساڵێک ئەوجا من دەستم بە کرێکاری کرد دەڕۆشتم کرێکاریم دەکرد دەچوینە هەرمەتە ڕۆژی بە 2 دینار ینی بە 2 دینار کرێکاریمان دەکرد دەچوین بۆ دار و درەخت بۆ چیا دەڕۆشتین هەتا داهاتنەوە داکەم ئاگای لە منداڵەکانمان دەبوو منداڵ برسیوتێنی جاری وا هەبوو واللهی بە مانگش ئەمن هەتا نەچمە کرێکاری بە مانگش نەمدەزانێ ڕەنگی پارە چۆنە ینی بابم بوو کە ینی یارمەتی دەداین و کە شیری بۆ منداڵم دەکڕی و کە ئەوەی دەکردی من و ئەو خوشکەم بە 5 منداڵەوە ئەمن بە 2 منداڵەوە بە هەناسە ساردی تا منداڵم گەورە کرد منداڵم بەخێو کرد و بە ژیانێکی زۆر ناخۆش بە ژیانێکی زۆر زەحمەت بە نەبوونە دارایی بە هەموو شتێکی ئێمە ژیانمان کرد ما ئەگەر لە برسا بمرم ئەمن منداڵم لە خوێندە ناڕێنم تقریبان لە کۆی ماینەوە عنی منداڵەکان لە مەکتەب بوون لە خوێندن بوون پاشی ئەوەی کە وردەها گەورە بوون و ئەوە بوون ئەیدەر بەخێو دانیشتین ئەوم کردن و گەورەمان کردن پاشی ئەوە برێن خانیان بۆ کردم لە زەمەیەک بوو لە 96 پاشی ئەوە لە 96 وردە هەرداهاتین هەر بە ژیانجی زەحمەتەوە کە هاتینەوە لێرانە خانیان لە بۆ کردین خانێکیان لە بۆ کردین لێرانە ئەوە شوێنەکەمانە 2 هۆدە و هەیوانیان لە بۆ کردین دوایەوە ئەوەیان بزنێک و سێرەیان داینێ ئێنجینێکیان داینێ لەگە هەندێک زەخیرە ینی ئەو خانی بوو من زۆر باش بوو پاشی ئەوەی زانی زۆر بە زەحمەت بە هەر حاڵکی بوو ئەمە تاعین بووم بمە فەڕاش تاعین بووم ئەو دەوامم دەکرد لە دوای خی گەورە ڕەحمی کرد ئەوە فەرهادش معاشی ئەوەی بۆ دەرچوو منداڵ پارێز کۆمەڵی منداڵ پارێز یعنی وردە ئەو ژیانمان ئەو هاهێنا بەس ئەوان لە خوێندندا نەبڕان هەر بەردەوام لە خوێندنەکەی هەتا ئەلحەمدوللا بوو بە محامی ئێستا دەخوێنێ لە خی گەورە بەزارە فەر زۆر بۆ من ناخۆش و ژیانیشی سەخت بوو تازە من گەنج بوو منداڵ بووم تازانی 2 منداڵم هەبوو کە زەواجم کرد 88 زەواجم کرد لە 88 کە ئەنفال کراین بەبێ پیاوی بەبێ ئەوەی منداڵەکان بە هەتیمی بەبێ باوچی یعنی ژیانێکی زۆر زەحمەت بوو ئەبەز ئەمن وعدم بەخوادا و بە پیاوەکەمدا کە من منداڵی خۆم سەرگەردان نەکەم منداڵی خۆم بەخێو بکەم بێنازیان نەکەم بێنازی دایکیان نەکەم کە بێنازی باوکیان من ئیداکیان نەبێت کە من ئێستا کە دڵخۆشم لە خی بە زیاد بێ کە حەمد و سەنا بەخوای گەورە فەرزی خی گەورەیە کە 2 ئەولادم هەیە شانازیان پێوە دەکەم ئەلحەمدوللا زۆر بەڕێزن لەناو خەڵکا زۆر محتیان دەکەن چیان کە کاک فەرهادە محامیە کچەکەشم هەر بە هەمان شێوە لە خی بە زیاد دەدرم زۆر خۆشە کە لەگەڵوان دەژێم و لەگەڵوان هەڵدەستم و دادەنیشم ئەلحەمدوللا منداڵەکانم بە سەربەرزی بەخێو کرد بە ڕسووری بەخێوم کرد ئێستاش حەمد و سوپاس بەخوای گەورە کە خەڵک لیان ڕازی خوۆش لیان ڕازی لێ من لیان ڕازیم ئینشاءالله ئێستا زۆر دڵم خۆشە لە خی گەورە بە زیادەکە گەیشتمە تا ئەمڕۆ هەتا ئەو ڕۆژدا مرم ئەوە هیچ ئەوە پیاوەکەم قەت لەبیر ناکەم هەتا ئەو ڕۆژی سەرم دەستە لای سەری بەس هیوادارم ئەو کەسانی کە لیان دەقەومی ئەو کەسانی کە کچە کورد نەژنە کوردن کە تووشی نەهامەتی دەبن کە تووشی لێ قەومان دەبن کە تووشی ڕوبەڕووی دژمن ناحەز دەبن کە وەوکی ئێمە بتوانن منداڵیان بەخێوکەن و بتوانن وەکچی ئێمە چالاک بن و بتوانن ژیانی خۆیان بکەن و منداڵی خۆیان سەرگەردان نەکەن